دیارە ئەم بڕیارە کە لەسەر پرسی نەوتی هەرێمی کوردستان دەستوری و نادەستوری بڕیاری کۆتایی لەسەردرا لەلایەن دادگای فیدراڵی عێراقەوە. ئەم بڕیارە خەڵکی کوردستانی کردو بە دوو بەشەوە، بەشێکی دڵخۆشن و بەشێکیشی بەرگریەکەن لەو ئەوەی کە بەرگریەکە لە ئەو سیستەمە حکومڕانیەی کە یاخود لەو ئابوووریە ڕێعەی کە هەیە لە کوردستانەوە، ئەوەی کە نەوت بۆتە هۆی چەسپاندنی پایەکانی بنەماڵی لە هەرێمی کوردستان، نەوت بۆتە هۆی ئەوەی گەندەڵیەکی زۆر دروستکردنی مافیا لە کوردستان، دروستکردنی گروپی مافیایی یاخود حکومڕانی کلیپتۆکراسی چەتەکان لە کوردستان. ئەمە ئەوەی کە خۆشحاڵە لە چیا خۆشحاڵە؟ لەوەیە خۆشحاڵە کە نەوتی هەرێمی کوردستان لە ماوەی ئەوەندە ساڵەدا سوودێکی بۆ ئەم نەبووە، لە ماوەی ئەوەندە ساڵەدا نەوت بۆتە هۆی نەهامەتی و دەردەسەری بۆ خەڵکی کوردستان، نەک ئەوەی نەوت سیاسەتی نەوتی لە هەرێمی کوردستان. حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان بە زۆرێک مامەڵەیان لەگەڵ نەوتا کرد، بەداخەوە لە بری خۆشگوزەرانی ئازادی زیاتر، فراهەمکردنی خۆشگوزەرانی بۆ خەڵکی ڕێک پێچەوانەکەیان تەطبیق کرد. خەڵکی کوردستان بۆچی ئەوەی کە پێی خۆشە بۆ پێی خۆشە، خۆ لە خۆڕایی ئەوە نییە. من بەڕەخەم و داتا بیخەمە ڕوو بزانین خەڵکی کوردستان خۆشی یەکێک لەوانەی کە پێت خۆشە بڕیارەکەیان پێت ناخۆش. نا ئەزانین چۆنە، من ئێستا بەمان قسەی لەسەرەکەم سیرکە کاک حەکیم، ئێستا دەرەکەوێت لە نەتیجەیە دەرەکەوێت کە چۆنە. ساڵی 2014 نەوتی با بڵین بە سەربەخۆ هەرێمی کوردستان نەوتی فرۆشتووە. باشە؟ ئەخر معقوڵ نییە تۆ ئێستا خەڵک بۆ پێخۆش لە ئێستاە هەموو ڕۆژێ 450,000 بەرمیل نەوت بنێریتە دەرەوە، خەڵکی نەوت نەبێ بۆ سوتەمەنی، خەڵکی موچەی هاوڵاتیان با بڵین موچەخۆران موچەیان نەبێ، لە کاتێکدا بەو نەوتەی کە دەنێردرێتە دەرەوە موچە و بودجە و با بڵین هینیشی پێکرێت، با بڵین خزمەت گوزاریشی پێکرێت، لەبەر ئەوەی با یەک ڕێژەی مانگی ڕابردووت پێ بڵێ هەموو ڕۆژێ 450,600 بەرمیل نەوت فرۆشراوە تێگڕا. باش تێگڕا ئەو نەفرۆشراوە ئەکاتە نزیکەی 13 ملیۆن و نیو بەرمیل فرۆشراوە لە ماوەی ئەو مانگەیە. نرخی نەوت ئێستا بە چەنە؟ ئەوە گەشتۆتە 96 و 95 ئەوە وەنیە؟ مانگی ڕابردوو نزیکی لە 85 ئەوەیە بوو. ئەگە هەرێمی کوردستان ئەگەر بە $10 کەمتر بێ 76 و 78 ئەوەی کردووە. تەنها داهاتی نەوت زیاتر لە 1 ملیار و 50 1 ملیار و 50 ملیۆن دۆلار بووە کە دەکاتە بە نزیکەی 1 تریلیۆن و 600 میلیار دینار مانگی ڕابردوو. باش چەند هاتووتە بۆ وەزارەتی دارایی؟ ئەوان هەڵەن 350 ملیۆن دۆلار نەوت بگاتە نەوت و ببێ 50 ئەو هەرڵێ 350 ملیۆن دۆلار ئەکاتە 580 ملیار دینار. باشە یعنی چی 580 ملیار دینار بدەی بە وەزارەتی دارایی کە ئێستا بەشێک لە وەزارەتەکان موچیان وەرنەگرتووە بە چەند 1 تریلیۆن و 600 میلیار. یعنی تۆ ئەم ڕێژەیە ئەم نەوتە ئەم داهاتە چی لێ ئەڵێ خەرجی کۆمپانیا و گواستنەوە چی، بەڵام لەناو ئەمانەیە یەک دنیا گەندەڵی تایە، یەک دنیا پشکی حیزبی تایە، پشکی کەسایەتەکانی تایە، پشکی کارکتەرە سیاسی و حیزبەکانی تایە. ناکرێت لە کۆمەڵگەیەکە ئەم هەموو ملیاردێر و ملیۆنێر و ئەم هەموو خەڵکە لە پڕ ئەبن بە ملیۆنەر و ملیاردێر. ئەم بە چی؟ هەمووی بەنەوت. باشە ویستم ئەوەت بۆ ڕوونکەمە با ئەم ڕێژەیە بە وردی بیخەمە ڕوو. 2014 تا ئێستا 1 ملیار و 103 ملیۆن بەرمیل فرۆشراوە تا 2021 لە ماوەی 8 ساڵە 2014 بۆ کاتە. داهاتەکەی بای چەند بووە؟ 49 ملیار دۆلار. داهاتی 1 ملیار و ئەوە بای چەند بووە لە 2014 تا ئێستا؟ چەند نەوت فرۆشراوە؟ کۆی داهاتەکەی بای چەند بووە؟ 49 ملیار دۆلار. لە 158 بۆ خەرجی بووە چەندی ماوەتەوە؟ 28 ملیاری ڕۆشتۆ بۆ خەرجی، 25 ملیاری بۆچی؟ بۆ حکومت بووە. واتە لە ماوەی ئەم 8 ساڵەدا حکوومەتی هەرێمی کوردستان چەند نەوتی فرۆشتووە؟ داهاتەکەی 25 ملیار دۆلار هاتوۆتە خەزینەیە. وایە؟ باشە. پشکی هەرێمی کوردستان کە بڕاوە لە بەغدا بەهۆی چیەوە؟ بەهۆی نەوتەوە. بە هەرێمی کوردستان نەوتی ڕادەست نەکرد یاخود نەوتی فرۆشتووە، ئەوان بودجەیان نەناردووە لە 2014ەوە. کەم هاتووە 200 ملیار و 370 ملیار و ئەوە هاتووە. باشە. ئەمە راپۆرتی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بۆ ئەنجومەی وەزیرانی عێراقی ناردووە. ئەڵێ 97 تریلیۆن دینار پشکی هەرێمی کوردستان بۆ لە عێراق لە 2014 تا 2021 چەند هاتووە؟ 16 تریلیۆن هاتووە.
چەندی لە کیس خۆی داوە 81 تریلیۆن دیناری لە کیس خۆی داوە حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی نەوتەوە ئەم هەموو قەیرانی بێموچەی پاشەکەوت و لێبڕینی موچە و چی بەهۆی چی دروست بوو بەهۆی ئەوەی کە نەوتیان فرۆشت و گوتیان ئێمە نەوتەکەن چەند زەرمان کردووە 81 تریلیۆن دینار داهاتی حکوومەتی هەرێم چەند بووە بەهۆی نەوتەوە 25 میلیارد دلار بووە ئەی چەند قەرزاری 31 میلیارد دلار قەرزاری ئەکاتە 46 تریلیۆن دینار ئەی ئەم هەموو نەهامەتیە لە کۆی چی ئەی ئەم پێشینە نەماوە پێشینی زەواج و پێشینی خانوبەر و پێشینی چی نەماوە هەمووی بەهۆی چیەوە بووە بەهۆی نەهامەتی ئەو نەوتەوە بوو ئەخۆ ئەوە نییە بڵێن ئەم نەوتە بەشی موچە و بوجە و ژیانی خەڵکی ناکە وا نەوتەکەت فرۆشت نەتوانیوە موچە دابینکەی نەتوانیەوە وەکو قەیرانی دارایی دروست کردووە قەیرانی دارایی کاریگەری لەسەر قەیرانی کۆمەڵاتی دروست کردووە قەیرانی کاریگەری لەسەر زەواج دروست کردووە لەسەر نەهامەتی دروست کردووە لەسەر کری خان و نازام کارەبا و باز و چی و چی لەسەر هەمووی دروست کردووە ئەمە چی دروستی کردووە سیاسەتی سەقەتی نەوت لە هەرێمی کوردستان ئەگەر نا بەو نەوتەی کە ئێستاشەیە ئەوەی کە ئێستاشەیە ئەگەر دەستێکی پاک بێ آخر لە دەستێکی پیسایە ئەگەر لە دەستێکی پاک وایە بۆیە هاوڵاتی هەرێمی کوردستان کە ئەم نەهامەتیا بینێ چۆن دڵخۆش نابێت